باس لە بەهێزکردنی کۆندامی بەرگری ئەکەین لە جەستەیە. یعنی زۆر کات ئێمە هەموو مرۆڤەکان پێویستمان بەوەیە کە کۆندامی بەرگری جەستەمان بەهێز بێت. چۆن بەهێزە بێت؟ ئایا لە ڕووی خۆراکەوەیە، لە ڕووی میوەکانەوەیە کە ئەزانین لە چەند بەشێک لە خانە و شانە و ئەندام و پرۆتین پێکاتوە جەستەمان، کەواتە ئێمە بێت چۆن بتوانین پارێزگاری لەم کۆندامەمان بکەین و ئەگەر لاوازی پێوە دیار بوو لە هەر لایەنێکەوە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە. زۆر جار کۆمەڵی نیشانە ئایا لێمە دەرەکوێ کە کۆندامی بەرگریمان لاوازە، ئەگەر لاواز بوو چۆن بچینە لای پزیشک و بە پێی ڕێنمایەکانی پزیشک لەگەڵ ئەم بابەتەیە مامەڵە بکەین. ئەمانە و چەندین پرسیاری تریش وە لە ئێستاشا کۆمەڵێک کەس گرفتی ئەمەیان هەیە لە ڕێ پزیشکێکی بەڕێزەوە کاویش زۆر بەڕێز دکتۆر زیانیار ئاغالە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوین کە ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. دکتۆر زۆر بەخێر بێبیانی باش. زۆر سپاس بانی هەر بژیت سپاس بۆ تۆ. دکتۆر کە باسی کۆندامی بەرگری جەستاکەین، ینی جەستە کاکبینین لە ئەندام و کۆمەڵێک بابەتی گرنگ پێکاتوە. ئەم کۆندامە گرنگی و تایبەتمەندی خۆی چیا بینێتەوە لە جەستەی ئێمە؟ طبعا ئەم سیستەمی بەرگری کە هەیە کۆ ئەندامە وەکو جەنابەوتە، ینی بە هەمان شێوەی کۆندامی هەرس، کۆندامی سوڕانی خوێن کە لە دڵ ئەوانە پێگاتەوە، ئەمیش سیستەمێکی سەربەخۆیە و یەکێکە لە هەرە کۆ ئەندامە بەهێزەکان، ینی توانایەکی بەرگری زۆر بەهێزی هەیە، بە هەمان شێوە توانایەکی وێرانکاری زۆر بەهێزیشی هەیە. ئەم کۆندامە لە بەشێک و دوان وسیان پێک ناتەوە، بەڵکو کۆمەڵێکی زۆرن بەیەکەوە، خانی تایە، پرۆتینی تایە، ئەنزیمی تایە، دژەتەنی تایە، تەنانەت هەندێک ئۆرگانی وەکو لەوزەتێن و ڕێخۆڵە کۆرە ئەوانەش بەشدارن تایە لە بەرگریکردن لە مرۆڤ. دروستبوونی ئەم سیستەمە لە سەرەتاوە دابەش بۆ بە دوو شێوە. بەشێکیان بە هەموو کەسێک کە لە دایکبوونیەوە مرۆڤ بێ لە دایکبوونیەوە ئەو سیستەمی بۆ دانراوە، ئەمان بە ئینەزی پێڵە ئینیت، یعنی لەگەڵ دروستبوون تا ئەو بەرگریەت هەیە کە پێگاتووە لەو بەشانی دەرەوەی لەش لە پێستایە، لە با بڵین ئەو دەنگەژێ و کونەمووەکانی لووت و ئەو بەرگری لە ناو فرمێسکی چاو ئەوانەیە هەیە. ئەمە هەموو کەسێکێتی ئەم سیستەمی بەرگریە. ئەگەر ئەم هێڵە بەزی لەلایەن میکرۆبێکەوە یا بەبوونی بریناربوونیەکەوە یا خراپێکی ئاو هەوای بەهێزەکە و خۆڵباری نوشتەی کە ڕوویە، ئەگەر ئەم سیستەمە وای لە هاو تووشی شکان بوو، تووشی بەزین بوو، هەروکو چۆن لە سەربازیە ئەومان هەیە، اینجا سیستەمێکی بەهێزتر هەیە لە ناو ئەندامەکەیە کە ئەویان خاص دروست کراوە بۆ بەرگریکردن بەرامبەر بەو شتێک هەیەتە ژوورەوە. ئەم سیستەمەشیان زۆر گەورەترە، کۆمەڵی خانن، هەر خانەیەک، هەر شانەیەک، هەر پرۆتینێک ئیشێکی پێسپێراوە. بە هەمان شێوەی سیستەمی با بڵین سەربازی چۆن هەیە، ئەوەی لە ملیتریزما هەیە، عسکەری تاری، بە هەمان شێوە جەنەڕاڵت هەیە، سەربازت هەیە، سەربازی هەیە بەس ئیشی ئەوەیە لە غافڵە کوژیەکات خۆی تەقێنێتەوە، سەربازت هەیە ئەچێتە پێشەوە بووی شەڕکات بەرامبەر هەندێک دژەتەن و دوایی ئەگەڕێتەوە، چکە ئەچێت شتی ئەوەکە کۆمەڵە خانی ترێ سیخوڕیەکەن، ئەچن پرۆتینی ئەو میکرۆبە وەرەگرنەکو لە کاتی کۆڕۆنا بینیمان ئەیبا بۆ سیستەمی بەرگری و ئەڵە ئاگاد لێ بێ شتێکی تازە هاتووە ئێمە ئەمە ناناسینەوە. ئەم شێوەیە بەیەکەوە هەمووی ئیشەکە تاکو بتوانێت بەرگریەکی زۆر باش بابەتەوە. بەڵام ئەم سیستەمە هەر ئەوەندە سەری لێ تێک بچێ کۆمەڵێکی زۆر نەخۆشی دروستەکە بۆ خۆی. زۆر باش کاتێ دکتۆر بایسە لەسەر ئەمە قسە بکەین کە بە چیە ئێمە بزانین کۆندامی بەرگریمان لە چه بارودۆخێکە؟ زۆر جار کەسەکان ئەگەر زوو نەخۆش ئەکەون ئەڵێن لەوانەیە زەعیف بوو بێتم لە ڕووی بەرگریەوە، هەر بۆیە ئەوەنە زوو نەخۆشی نمتوشە بێ. بە چیە بزانین بەڕاستی؟ ئێمە خاڵبەندیەک هەیە، خەڵک لە وڵاتان ئەوانش کە پزیشک نین بەکاری ئێنن. ئەم خاڵبەندیە کۆمەڵی خاڵە کۆی ئەەکەیتەوە بۆ زەنامە، بەوە مناڵ بێ یا گەورە بێت، تەمان بە دوو بەش هەیە، بەوە ئەی دۆزیتەوە چۆنە، ئایا ئەمە سیستەمی بەرگری خراپە یان نە. بۆ نمونە هەندێک شتی وازەح پێ بڵم بۆی بینەران بیناسنەوە. یەکێک لەوە ئەڵێ ئەگەر کەسێک لە ساڵانە یەک جار هەوکردنێکی سنگ بگرێ زۆر کێشە نییە، مەمانیانە بەرگری خراپە، ئەمە توش بووە چۆن میکرۆبێکەیە و خەڵک تووشە بێ. بەڵام ئەگەر لە ساڵێکە دوو جار بۆ سێ جار بەرگری تووشی هەوکردنی سنگ ببێ، ئەمە مانەوەیە بەرگری لە شیواژ نییە. ئەگەر مناڵێک تووشی با بڵین لەوزەتێنێک ببێ جارێ بۆ دوو جار زۆر ئەمە مشکلە نیە، ئەمە وەکو هەموو مناڵێکی ترە. بەڵام ئەگەر وای لێ هاو تووشی ئەو لەوزەتێ نەبوو، چاک نەبووە ئیلا پێویستە بە دەرزی بێ بە کانولا بیتە،
ئەمە معنای وایە سیستەمی بەرگری باش نییە تاوان هەر یەکێک لەم خاڵانەوە بە نمونە هێنامەوە ئەجنا یەک دانیانی کابێ مەرج نییە خۆی ئەبێ هەموو خاڵەکان کۆکەیتەوە اینجا بەوە ئەزانیت ئەم حاڵەتەی کە با بڵین سیستەمی بەرگری خراپ بێ ئەگەر زگماکی بێ زۆر دەگمەنە خۆشبەختانە لە وڵات ئێمە زۆر دەگمەنترا یعنی کەسێک با بڵین لە مناڵیەوە سیستەمی بەرگری خراپێ زۆر دەگمەنە بەڵام ئەوەی تریان کە لە دوای باڵغ بوون سیستەمی بەرگری تێگەچی ئەوەمان زۆرە ئەویش بە بۆنەی وەرزش نەکردنە قەڵەویە توشبوونە بە شەکرا بەکارهێنانی هەندێک دەرمانی زیادەیە کە پێویست نییە ئەم شتانە ئەم دوو گروپە زۆر گرنگە دکتۆرەکە بتوانێت بیدۆزێتەوە زۆر باشە دکتۆر باسیەوە بکەین ئەم کۆندامە کە چەند گرنگە لە جەستەی ئێمە بەرگریەکە لە بەشەکانی تری جەستەی ئێمە بۆی کە ئێمە بپارێزێ لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر جیاوازی هەیە و هەندێک کەسێ زۆر جارەڵین ئێمە کە ئەمەنە کۆندامی بەرگری جەستەی بەهێزیانی کۆمەڵی نەخۆشی هەیە کە بەبێ هیچ ڕەچەتەیەک بەبێ هیچ دەرمانێکی پزیشک خۆی ئەتوانێت بەرگەی بگرێت و بتوانێت چارەسەر ڕاستەوە ئەنجا ئەمە پێمان خۆشە تۆڕونکردنەوەی لەسەرمە بێ ئایا ئەو کەسانەی کە ئەم بەرگری جەستەی باشیان هەیە ئەوەشی کە پێچوانێت لاوازە ئەوەشی هەیە مام ناوەندە ئەم کەسانە چۆن بزانن کە بەرگری جەستیان لە چی بوارێکە دەستە خۆش بە شتە ڕاستە ئێمە حاڵەتێکمانەیە کوتمەوە تۆ لە زگماکی و جاروای سیستەمی بەرگری خراپەوە دەگمەنە و بە ئەو گروپە لابنین بەڵام ئەوەی تر کەماوەتەوە زۆر گرنگە سیستەمی بەرگری ڕاهێنانی پێ بکرێ دیسانۆچینەوە سەرەوەی وەکوی سەربازی وایە ئەگەر ترینینی پێ نەکرێ ڕاهێنانی پێ نەکرێ نازانێت شەڕە بۆ بکات ئەم ڕاهێنان پێکردن لە مناڵیەوەیە یعنی لە گەورەیەوە زەحمەتە ئەبێ لە منداڵیەوە ئەو کەسە فێر بکرێ سیستەمی بەرگرێکی بە خواردنی تەندروست بە وەرزشکردن بە نووسنی باش تەنانەت باری دەرونی باش ئەمانە زۆر گرنگە بۆی بتوانێت ئەم سیستەمی بەرگریە فێر ببێ لەکە شەڕکە و لەکە بێدەنگ بێت چکە زۆر جار ئەگەر لە خۆیەوە شەڕکە نەخۆشی ئاڵۆشی دووە دروستەکە کە خەڵک لە سلێمانی زۆر هەیەی بە حکمیەوەی ئێمە هەوامان زۆر ئاڵ و گۆڕە بێ لە پەڕ لە سلێمانی حاڵەتی ئاڵۆشەوی کە بە عەرەبی پێڵان حەساسیەت زۆرە ئەویژی ئەوەیە سیستەمی بەرگری لە مناڵە بە باشی تەدریبی پێ نەکراوە بۆیە زۆر گرنگە تۆ لە مناڵەوە سیستەمێکی بەرگری باشی بۆ دروستکەی بۆیە کەسێک لە تا کەسێکی تر فعلەن فەرقی هەیە ئێمە خەڵکمانە بینی تووشی نەخۆشی ئەبوو بە هەمان توخمی میکرۆ بە هەمان تەمەن بە هەمان حاڵەت یعنی هەردووکیان وەکو یەکە جسمیان بەڵام کەسێکیان بە دوو ڕۆژ زۆر بە باشی چاکە بۆەوە و دەردی خۆتەڵی دەرمانیشی بەکار نایەنە ئەوەی تریشان 2 هەفتە لە نەخۆشخانە ئەکەوت هەتاوەکو چا ببێتەوە بۆیە ئەگەر سیستەمی بەرگری و ڕانەهێنابێ ئەگەری زۆرە تۆ وەکو کەسێکی تر نەبی تۆ خراپتر بیگری ئەو چاکتر بیگری زۆر باش ئەستا دکتۆر لە هەمووی گرنگتر بابێنە سەر ئەوەی کە ئەم سیستەمی بەرگریەکە ئەوەنە ئەرکێکی گەورە لە سەرشانەتی ئێمە چۆن لە ئێستا لەم تەمەنی گەورەیە بەهێزی بکەین خۆی تازە شتەکە ڕۆشت کە بگەیت ئەمانە بەڵام بڵێ ئەهاڵێ لە زەرە لە نیوێ بگەڕێتەوە تاوان گرنگە یەکێک لەو خاڵانەی کە بۆ ئەم تەمەنی ئێمە مویمە بۆ میلەتی خۆمان ئەوەیە دەرمان بە زیادە بەکارنێنی بە تایبەتی دەرمانە دژەکانەکان ئەنتیباتیک ئەوانە بەکارنێنی ینی هەموو قورگێشەیەک کەپسولی ئەموکسیلی ناوێت هەموو کۆڕۆناگرتنێک سێفتراکزۆنی ناوێت خەڵک لە ماڵەوە بەکارێنی ئێستا پێویست ناکە لەگەڵ هەموو نەخۆشیەکە کەسوکارەکە تووشی شڵەژانە بڵێن دکتۆر کامی دەرزی بەقوتە ئەوەی بۆ بەکاربێنە دکتۆرۆ 4 ڕۆژە تۆ دەرمانی تێچانە بۆ بووی ناکی بە دەرمانێکی بەقوت ئەم شتانە غەڵەتە مەزەخ لەسەر پزیشکەکە دروستەکە و ناچارە بێ دەرمانی بەقوتر بنووسێ ئەم دەرمان بەکارنێنانە باشترین شتە جارێ لەم تەمەنا بیکەین لەوە بگەڕێتەوە خواردنی تەندروست و وەرزشکردنەوە بزانەوە دایمە لەبەردەستە یعنی تۆ بتوانی خواردنەکانی باش بێ ئەو خواردانە بێت کە سوکتر بن ئەوە وای لەکە سیستەمی بەرگری چۆنەڵی پشوێگەیات پێویست ناکات ئەوەنە تووشی ئاڵۆشی ببێت یەکێک لەو خواردانی کە زۆ کاریگیە خواردنی شیرینیە یعنی ئەم خواردانە چکە بەقوتە و خەستە و ئەوانە واد لە ئەکا سیستەمی بەرگریت سەرقاڵە بێ بە بابەتێکی ترەوە و سەرقاڵ نابێ بۆی بەرگریت لێ بکە لە نەخۆشی یەکێکی تر لەو شتانە ئەو خواردنە پیسانەیە کە لە ناو بازار و ئەوانە هەیە و بە کەمیش لە ماڵەوە هەیە بە حکمیەوەی خەڵکمان تۆزەوای لا تۆ نازانە خواردن چۆن گەرم کاتەوە ئەوانە قەیمیەکانمان وانە بوون ئەمە وای کردووە کە ئەم حاڵەتی ئێستا سکچوون و ڕشانەوانە کە زۆرە بەچی دروستە بێ بەوەی تۆ وای لەکەی دایمە خواردنی پیسەیەتێ سیستەمی بەرگری دایمە لە شەڕە ئەبێت مقاومە ئاکات ئەمە وای لەکات بە عاقبەتێکی خراپی نەخۆشی دروستکە کەواتە تۆ ئەگەر ژیانێکی تەندروست بژی
وەرزش و خواردنێکی تەندروست و باریکی دەرونی باش و بەکارهێنانی دەرمان بە زیادە ئەمە بکەی سیستەمی بەرگریت فرای خۆی ئەکەوێ ئەتوانێت خۆی چاپ بکات. زۆر باشە. باسی ئەوت کرد کام سیستەمە پێویستی بە ڕاهێنانە لەگەڵ قۆناغەکانی تەمەنە ئەتوانێت بەهێز بێت و بتوانێت جەستەی تۆ پارێزێ. یعنی ئەگەر بشگەڕێنەوە بۆ ڕابردوو ئێمە لە مناڵیە لە کۆڵان یاریمانە کرد لایەنەکان یاریمانە کرد جوڵەمان هەبوو بەرکەوتنمان هەبوو بەرامبەر تەنەکان یعنی وامان لات بوو سیستەمێکی بەرگری باشمان پیا کرد بۆ خواردنی باشمان ئەخوار بەڵام ئێستا پێچوانەکەی بینی دکتۆر کە تۆ ئاماژەی پێی بە پێی ڕێنمایە تەندروستیەکان ئەڵێ مناڵە بێ ڕابهێنرێ بۆ وەرزشکردن بۆی کە جوڵەی هەبێ بۆی کە سیستەمەکەی بەهێزکە ئێستا مناڵەکە دایکەکە لە دەرگاکە نایڵە بێتە دەرەوە خواردنێکی ناتەندروستیەتی ژەمەکانی لێ تێک چوو ئەشی بینی مناڵەکان چەند تەمەنێکی مناڵیانەوە چەنە گەورە بوون کێشیان و لە هەمان کاتیشە سیستەمی بەرگریان ئەمەنە لاواز بووە هیچ ڕاهێنانێکی پێ ناکەن کەواتە ئێمە مادام وایە با بناغەکەمان بەهێزکەین بۆی لە قۆناغەکانی ترە ئێمە هەوڵ نین کە کۆمەڵە گرفتمان بۆ دروست بێ کەواتەمە چەند گرنگە ڕێنمایی تۆ بۆ دایک و باوکان لە مناڵی و مناڵەکانیان ئەم سیستەمە بەرگریە لە جەستەیانە بەهێزکەن. ئێمە تەمان کە باسی ئەوواکەین سیستەمەکە ڕاهێنانی پێ بکرێ هەڵە تێگەشتێکی گەورەیە لە خەڵکی لای ئێمە. ئەویش چییە؟ یەکەم ئەزانن بەوەی کە تۆ مناڵەکە چڵکن بەخێو بکەی سیستەمی بەرگری باشە بێ نەوانیە بەرگری ڕاهێنانی پێکردنی ئەوەیە تۆ ئەبێ بەڵانسێ ڕابگری یعنی وەکو جەنابەوتە لە کۆڵان یاری بکە بەڵام پێویستکە چڵکن بێ ڕاستە لە عینن کاتە پێویستیش ناکە قفڵی بکەی لە ماڵەوە بڵێ بە پەتانەگرێت ئەوە بە هەمان شێوە وای لێکە ڕاهێنانی خراپ بێ لەگەڵ یەک نەخۆشی کەوتنە زۆر بە پیسی نەخۆشەکە جوڵەکە و پاک و خاوێنی ئەم هەڵە تێگەشتە هەیە کەواتە تۆ بێ بەڵەنسێ ڕابگری پێویستناکە ئینسان چڵکن بێ لە عینە کاتیشا پێویستناکە وای لێبێ ئەوەندە پاڵکوتەمی زڕای بگری تونیێڵی بچێتە دەرەوەوانە ئەمە وای لێکە سیستەمی بەرگری وردەوە دەڕایەت کە لە باخێکا یاریەکە تەپوتۆزێکی بەرەکەوێ بەرگری لەشی فێرە بێ شەڕنەکە لەگەڵ و تەپوتۆزە و خۆی دانێن بۆ میکرۆبێکی بەقوەتر لە عینە کاتیشە پێویست ناکات خۆڵ دەستی تێ بقاو بیکاتە دەمی و مناڵەکە بیخوا بڵێ وەڵا با بەرگری باش بێ چکە یەک میکرۆبی بەسیتە لەو مناڵەیە کە ناسکە خۆی جارێ بڕاتە ناوەوە تەواو بەشێکی زۆری مناڵ لە بیرمان نەچێتەوە 56 ساڵ لەمەوبەر زۆرینەی مناڵ لە 150 مناڵ بە میکرۆبە مردن تا 50 ساڵێک لەمەوبەر بە حکمەوەی خەڵک چڵکنیەکی تیابوونیە توانی خۆی پاک بکاتەوە لەوە چ تۆزە لە میلەتی ئەمە ئەوە کەمتر بوو بێ بەڵام بەعام بە شەریەت باسەکەم لەگەڵ هاتنی پاکوتەمیزی مناڵ مردن کەم بۆ چکە لەبەری نەخۆشی کەمتر تووشەبی بەڵام تۆ نابێ وەکو وتمان پاکوتەمیزەکە وابێ ناسکیشی کاتەوە حاڵەتی گەشتێکی ترمان هەیە ئەوەی ئێمە ئەزانین سیستەمی بەرگری تەنها شەڕ ئەکا لەگەڵ میکرۆبە خۆی ڕاستە دروستبوونی مرۆڤ ئەم بەرگری لە بیداتا بۆ ئەوە بۆ دروست بووە کە شەڕکا لەگەڵ ئەو میکرۆبانی کە هەیە بەڵام سیستەمی بەرگریەوە ئیشی نییە شەڕێژەکە لەگەڵ شێرپەنجە ئێمە یەکێک لەو کێشانی کە شێرپەنجە سەریاڵا و عەدەدی زۆر بووە ئەوەیە کە سیستەمی بەرگری ناتوانێت کۆنتڕۆڵی بکات یەکێکی تر لە ئیشی بەرگری ئەوەیە ڕاهێنە وا دروست کراوە لە نەخۆشکەوتنەکانی ترە وەکو سستی گورچیلە و شەکرە و ئەوانە ئەگەر تۆ بەرگری باش بێ ناڵێ واو لێ بکە پەکە بکەوێت کەواتە ئەم سیستەمە کۆمەڵە ئیشی تری هەر ئەوە نیە دژی میکرۆبێ بۆیە ڕاهێنانی لە مناڵیەوە زۆر گرنگە و لە دوایی شاکەوتمان کە تەمەنە هەڵکشە فێربی بە وەرزشوانە ئەو شتە بیاڵیتەوە باشە دکتۆر ئێستا با من هەر لە درێژەی پرسیارە پێشوەکەمە ئەم بابەتە لەگەڵ جەنابەت قسە بکەن کاتێک من خەریک بوو لەسەر بابەتەکە ئەم خوێندەوە ئەوەی کە چی باشە چی خراپە لەوانێ بینیم لە زۆرێک لە شوێنەکانە سترێس زۆر تیشکی خراپوە سەر یعنی شان بەشانی بۆ نمونە وەرزش و ئەمانە ئەمەش ئاماژەی بۆ کرابوو سترێس بەڕاستی لە سیستەمی بەرگریە تا چەند گرنگی هەیە کە ئەوەنە لە بابەتەکانە تیشکیان خستۆتە سەری تەمام فشاری دەرونی تر لە هەر ڕێگەیەکەوە بێ با بڵێن لە دەرەوە بێت یا کەسەکە خۆی لە ناخە فشار بە خۆی دروستکە تا ئێستا بەڵگەیەکی زانستیمان نییە فشاری دەرونیت ڕاستەوخۆ تووشی نەخۆشیت بکە ئەو شتەمان نییە بەڵام بەڵگەی چاک هەیە کە ناڕاستەوخۆ شتەکانە لێ تێکەیە ئێمە لە حاڵەتی کۆڤیدە زۆر بە ئاشکرا ئەوەمان بینی ئەو نەخۆشانی کە وەزیان زۆ خراپ بوو بەڵام لەبەری باری دەرونیکی باشانە بوو دوێ سێ چوار ڕۆژ لە نەخۆشخانە دەرەچوون ئەوانی تریش کە بە حاڵەتێکی زۆر بەسیط داخڵە بوون بەڵام دەڕوخان لە ڕووی دەرونیەوە لە بیدایەتەوە زۆری بەداخەوە بە مردن کۆتاییە هاو کەواتە باری دەرونی زۆر گرنگە کردەوە هەڵچوون بۆ نەکات هەڵچوونی عاتفیت بۆ نەبێت وای لێ سیستەمی بەرگریشت پێویست ناکە ئیتر شەڕ بکە بەڵام وەکوتم ئەمە بە ناڕاستەوخۆیە بەڕاستەوخۆیی نییە بۆ یەکەمکردنەوەی فشاری دەرونی بەشێکە وەکو ئەوەی کە وەکو وەرزش و شت باسمان کرد ئەوە زۆر گرنگە دکتۆر باسی خۆراک بکەین
بە تایبەتی خۆراک و میوەکانیش سەوزەکانیش لەگەڵ سیستەمێک بۆ خەوتنی تۆ کە ڕۆژانە و بە تایبەتی لە شەواکەیەوە پزیشکە بەڕێزەکان لە چەند حەوت کاشمێر پێویستە کە تۆ بخەویت زۆر کەسێ ئەمەی تێک چووە و زۆر جاریش گلەی لەوە کاڵێ خۆ من بە باشیش وەرزشەکەم بەڵام خەوێکی باشە نەبێ بەخوای جیسفادەی لە ناکەی لەوانێ زیانیشە پێ بکەین ئەمە چەند گرنگە تۆ بۆ ڕۆژانەی خۆڕێکیکەیت تۆ چکێمە چەند ژەمێکمانێ و بۆ ڕۆژانش پێویستمان بە پشویانە جەجەنا بە شتێکی باشە باس کرد ئەڵێ وەرزشەکە لە ولاوە هەر ئیسیفادەی لێ ناکەست تەندروستی ڕاگررتنی تەندروستی پاکێجێکە بە یەک شت بە تەنیا ناکرێت لەوە ئەچێ یەکێک هەر هیچ نەبێ وەرزشەکە بکە باشتر بێت تا یەکێک هیچ نەکە بەڵام ئەگەر تۆ بتەوێت پاکێجێکی باشی تەندروستی دەستکەوێ خۆراکەکەش و خەوەکە و وەرزشی و هەمویان حسابەتیایە زۆر باسی خۆراکەکرێ بۆ سیستەمی بەرگری بەڵام بەڕاستی پێت بڵێم بۆی بینەرانی ژاگار بن هیچ خواردنێک نییە کە ئێمە وەکو مرۆڤ ئەیخۆین ئەو خواردنە سیلاحێکی سحری بێ پێویست ناکە مرۆڤ زۆر مەشغوڵ کرێ بەوەی چی بخوا و چی نەخوات گرنگەوەی تۆ بەڵانسی خواردنە ڕێک و پێک بێ یعنی وا بێت کە ڕۆژانە بۆ نمونە هەر خواردنە قورسەکان نەبن بەڵام پێویستی ناکە خواردنە قورسەکان تەرک بکەین جار ئینجۆی ئەوە بکە خۆشیەک بە دڵ و دەرونی خۆشتێکی قورسی خۆشیش بخۆی بەڵام وانە بێ دایمە تۆ لەوابی خەڵکی ئێمە کە بەداخەوە زۆر بەمان خۆشم لەوانم کە خواردنمان بە سیستەمێکی قورس ڕاهێنراوە یعنی فێر بووین ئەبێ سێژەم هەرسێکی زۆر بەقووەت بێ خواردنەکە ئەمە وای کردووە کە ئێمە ئیسیفادە لە خواردن ناکەین و ئەشی بینی نەخۆشی زۆرە لە لای ئێمە بەڵام خودی خواردنەکە خۆیان ئەو تاوانبارە نین یعنی برنجێکی کوردی و ڕۆنێکی تۆن و ئەمانە جاجار تاوانبار دین ئەتوانی بیان خۆی خەڵکیش لە وڵاتان ئەمەوە بەکارێنێ بەڵام گرنگەوەی تۆ بەردەوام ئەوەت نەبێ ئەوە زۆر گرنگە ئەبێ وەکو ئەوروپی و ئەمریکی و یابانی ئەوانە بین کە ژەمەکانی تریان بە دانسقەش تەخۆن لە داوەتێکا شتێکی خۆشەخوا ئەبێ وابی بەڵام سەر و سفرەی خواردنی ئێمە زۆربەی وەکو داوەتە ئەوە کێشەکەیە ئێمە هەموو خواردنێکمان چڕە و بەقووەتە و ئەوانی تایە ئەیژنە ئەگەر تۆ بتوانێت ڕنگ بگری بەڵانسەکیان پێ بکەی زۆر باشە بێ باسی وەرزشەکەن تۆ ئەگەر وەرزشەکەن خۆت بکوژی بە ڕاضەکردن لە مای هەفتەیەەکە سوودێکی وای نییە ئەگەر تۆ کۆنتینوێشن نەبێ بەردەوامی نەبێ بەردەوامێکە گرنگترە لەوەی کە تۆ با بڵێ وڵا ڕۆژە دوان خۆمە کوژم لە ڕاضەکردنەوە سوودێکی وای نییە دکتۆر ئێستا ئێمە لە دوای ئەوەی کە کەسەکان بە کۆرۆنا توش ئەبوون باسی ڤیتامینەکان کراوە ئەوەی کە مەجموعەیەک لە ڤیتامینەکان وترا بۆ بەرزکردنەوەی سیستەمی بەرگری زۆر باشە هەر بۆی ئێستا هەرچێک نەبێ هاوڵاتیان هەستکەن زۆر زوو نەخۆشەکەونیان هەر ئەم بابەتی لاوازی لە سیستەمی بەرگریان ڕێک ئەم ڤیتامینانە هەر بە حەب هەیە ئەوە ڕوئەکەنە خواردن و بەکارهێنانی بەڕاستی ئەوەی کە تۆ بۆ ئەوەی کە سیستەمی بەرگریت بەهێزکەی ئەم ڤیتامینانە خۆت بەکاری بهێنی ئەتوانێت ڕێگەیەکی باش بێت جا ئەم موزوع خۆی قوڵ بۆتەوە ئێستا بەداخەوە بوو بە بازارێکی گەورەش خەڵک خەریک کراوەبەوە لە ساڵی هەفتەکان پێش تەمەنی من دەنگۆی ئەوە بوو کە تۆ ئەگەر ڤیتامین بە حەب وەربگری جگەلەوەی کە لە ناو خواردنایە ئەو کا بە سوپەرومەن و سوپەرمانوانە بە قووەت تەکا و بەرگریت باشەکە و بۆ نەخۆشی ئەمە لە هەفتەکانە ڕەواجی زۆر باشی پێیرا بوو لە دوای ئەوە لە 1970 و وردە لە کۆلینەوە کرا دەرکەوە ئەم شتە ڕاز نییە لە 90وانە بە تاڵی یەکلابۆ کە سوودی نییە ڤیتامینات ئیلا لە زەلامێکە کە پێویستی پێبێ ئیسیفادەی هەیە ئەژنا پێویستە کە خەڵک بیخوا بڵێ بە هەر سوودم پێ بگەێنێ ئەسەن جاری وایە ژەهراویە هەندێک ڤیتامینمانەوەکو ڤیتامین ئەی ئافرەتی سکپڕ بیخوالەوە چه ژەهراوی بکە بۆیە ئیسیفادەیەکی وای نییە هەفتەیە لەمەوبەر لەسەر ئەو مۆزوعی کۆڕۆنایی کە جەناب باسی کرد لە سایتی مێدیسکەیپ سایتێکی تۆبیە پزیشکان نزانن لێکۆڵینەوەکی زۆر گەورە کرا لەسەر ئەوە لە هەموو جیهانە ئایا ئەم ڤیتامینانە زەڕێ سوودی گەیان بە خەڵک لە کاتی کۆڕۆنا دەرکەوت یەک سوودی نییە ئیلا لە هەندی حاڵەتی تایبەتە بۆ نمونە پیرێکی پەککەوتەتەیە دانی باش نییە خۆی گۆشتی بۆ ناخورێ بە باشی خواردنی بۆ ناخورێ کۆمەڵە نەخۆشی تریە بە تاکید لەما ڤیتامین دەوری هەیە مناڵێکت هەیە لەڕا سیستەمی بەرگری باش نییە بەدانسقە خواردنەخوا ئەمانە بۆی تووشی کۆڕۆنا نەبێ کە بەرکەوتا بوو ڤیتامینی بێتی ئەمانە ئاساییە یا کەسێک کە فعلا خۆی نەخۆشی ئەوەی هەبێ بەڵام وەکو شێوەیەکی گشتی پێویستە کە خەڵک بیخوا بزانێ پێی بەقوەتە بیشتی وانیە و خۆشیان دوورخانەوە لەوە بەداخەوە لە خاریجەوە بۆیان ئەنێرنەوە بە قوتوی گەورە نەخۆشێکی خۆمانەوە دکتۆر ئەینێرمەوە بۆیە قوتۆ گەورەکانەکڕم بۆی بێدەنیش بن ئەوەنە داوای شن نەکەن ئەم قوتۆ گەورانی ڤیتامینانەی ئەوەیە دکتۆر ناینووسێ لەوێ
ئۆتیسیە یعنی ئەچی خۆت ئەیکڕی و شقلیشان زۆر بریق و باق دروستکراوە نازام حەبی شەکرە و زەخت کە چەند گرنگە بۆ بە جوانی دروستی ناکەن بەڵام ئەم ڤیتامین و شتامی سوور و سپیە و گەورەیە و حەبەکەی و ئاویە و کەسەکە ئەیخوایتر ئەڵێ ئەمە بەخوا دیارە زۆ مویمە یەک سوودینیە و ئەوانی هەندەرانیش عەزێدمێن و بانەی نێردنەوە چکە ئیسیفادەی زۆر باشە کەواتە ئەماڵەی خۆکەوەی خۆمان کوردەڵی خاری جوابی خۆین زۆر باشە دکتۆر بێنە سەر ئەوەی کە لەسەر ئەوەی کە هیچ شتێک لە خۆمانەوە بەکارنێنین هیچ دەرمانێ لە خۆمانەوە بەکارنێنین ئەم دەرمانانەی کە دروستکراوە بێگومان ئێوە هەتا پێویست نەبێ بۆ نەخۆشیێکی نانووسن بەڵام بەداخۆ ئێستا زۆر کادوامان لێ هاتووە گەر لاوازیەکمان پێوە دیار بێت سیستەمی بەرگریمان گرفتێک لەلایەنێکیا دروست بێت کە تۆڵی هەمویان بەیەکەوە هەمانجین بۆی جەستێکی تەندروستمانە بێ یعنی یەکسەر ڕاستەخۆ ڕوەکەینەوەی کە وڵا خوشکەکەم وای لێ هاو ئەم حەپەی خوارد لە سەلاجەکە دەرێنە یاخود ڕوەکاتە نۆرینگەیەکی بچووک بتوانێت لەوێ دەرزێکی لێبەن چاک بێ پێم خۆشەوەکو پزیشکێکی بەڕێز ئامۆژگاری بۆ کەسانە چیەگەر بەپێی ئەم کەش و هەوار زۆر جاگۆڕانکاری لەسەرماوە بۆ گەرماس کێشەیەک دروستە بێ کۆمەڵە گرفت لە جەستەیە ئاراکردنەوەیەک دروستە بێ یاخو بێهێزیەک دروستە بێ با یەکسەر ڕاستەخۆ پەنا نەبین بۆ شتانە هەتا پزیشک نەمابینێ پێم خۆشە خۆت ڕێمایی بێ لەسەرەوە جا ئەوە قوربان یەکێکە لە کێشە گەورەکان لە لای ئێمە من شخصی خۆم پزیشکی هەناوی گشتی ینی مەفروزە نەخۆشکە و گەورە ساڵ بێ پزیشکی هەناوی بیبینێ و سیستەمی تەندروستی هەرێمی ژەروایە یعنی لە زۆربەی بنکەی تەندروستیەکان دایمە پزیشکی گشتی و پزیشکی هەناوی دانراوە چکە ئەو ئەبێ هەڵسەنگاندنێکە بۆ بکە باسی مناڵ ناکەم یا کەسێک حاڵەتێکی فریاکەوتن یا شتێکی ژنانی هەبێوانە ناڵم ئەوانی کە نەخۆشیە گشتەکانن کەسێک هەر نەخۆشیەکە بێ پێویستە یەکەم جار فلتەر بکرێ بە دکتۆری هەناوی گشتیە بۆی هەڵسەنگاندنێکی بۆ بکە بزانێت لە چی ئاستێکایە کێشەکە لەوایە شتەکە لێرە عکس بۆتەوە تایەتە لای من وەکو نەخۆش ڕیزێک دەرمانی وەرگرتووەکو خۆتەیڵی گرفتەکەشی بۆ زیابۆ نەخۆشیەکەش دواکەوتو دوایی وەکو چۆنەوەی مەسەلەکە دەڵێ بەردێک لە گۆمەکە دوایی بە دەزانە چا ناکرێتەوە چکە لەبەری ئەوەنی دەرمان وەرگرتووە میکرۆبەکان هەمی بەرگریان پیا کردووە لەبەر ئێستا جاران وانە بوو 20 ساڵە لەمەوبەر بەڵام ئێستا زۆر ئاسایی بۆ کەیتە لامان نەخۆشەکە ئەڵم چی دەرمانێکی بەکارێنەوە علاگەیەک دەرێنێ ئەمە لە دوکانەکەی فلان شوێن و لە کۆڵانەکەی فلان نازانم چۆ لە بنکەی فلانی چی خەیری کە کراوەتەوە هاوکاری خەڵکەکانەوە جاوشتانە ئەبێ زۆر وریابی بزانی چی اختصاصە لەو شوێنە دانیشێ سیرێکی کۆمەڵک دەرمانی وەرگرتووە ئیشەکە لە نەخۆشەکەش تێگا چاکبوونەوەشی زۆر مەسرەفێکی زیاتر ئەکەوێت دوای ئەوە تەمان ئەمە وەکوتم بەرگرانێکی بۆ نەخۆشەکە دروست کردووە داغڵبوون و چابوونەوەشی بۆ نەخۆشەکە قورسر کردووە دواییش باجێکی گەوری ئەبێت چکە دوایی سیستەمی بەرگریت لە بیری ناچێتەوە ئەو مشکلەی هەیە ئێمە کۆمەڵە خانەمانەیە خەزم کراون پیانەوترێ مێمۆریسیال خەلا ذاکرا لە سیستەمی بەرگریە یەکجار لە مناڵیان منیا تۆ تووشی نەخۆشیەک بووبین لە حیاتی سیستەمی بەرگری لە بیری ناچێتەوە یەک دەرمان وەربگرە مەسەنە لە 5 ساڵیا وەرەگرتە بێ سیستەمی بەرگریت کۆدەکەی لەبەرەکات بۆیە جارێکی تر لە بیری ناچێتەوە چی دەرمانێکە وەرگرتووە ئەو دەرمانانە کە وەری گرتووە ئەگەر ئەو نەخۆشە من یا دکتۆرێکی تر چاکیشی بکاتەوە پشت بەخوا چا ببێتەوە نەخۆشەکە ئەو دەرمانە زیانی کە وەری گرتووە قەت سیستەمی بەرگری دەوی لە بیر ناچێتەوە بۆیە جارێکی تر کە نەخۆشەکەوێتەوە سیرێکی دەرزەکانی بۆ بەکارێنیتەوە جارە کاری تێناکە لەبەری تازە چۆتە ناو مێمۆریەکەەوە فێر بووە ئەوە بەو میکرۆبە چی باش و چی باش نییە بۆیە زۆر گرنگە دەرمان وەرمەگرە هەتاوکو دکتۆر پێوناڵێ زۆر باش دکتۆر زۆرێک لەو کەسانەی کە تووشی پەتاکان بۆ نمونە هەر بە کۆرۆناشەوە بوون وتیان دواتر تووشی هەستیاریەکیش بوون ئێستا هەر شتێک نەبێ هەوایەکی سار لەیانەیە ئەگەر بۆ نمونە هەر تۆزێک سەرمایانە بێت لەگەڵ یا تووشی هەستیاریەکە بن بەڵام زۆر بە خراپی لەسەر ئەم بابەتەش قسە بکەن چونکە پێما بە ئەمەش هەر پەیوەندی هەیە بە سیستەمی بەرگریەوە بابەتەکی دوایە تەمەنەوەکوتم سیستەمی بەرگری یا ئەوە تا لاوازە بێ باشیش ناکە بەرگری لێ ناکە یا سەری لێ تێگەچێ یەکێک لەو سەر چشوانە کۆ باسم کرد دروستبوونی حساسێتە تەمەن کۆرۆنا لەبەری ڤایرۆسێکی بەقوەت بوو و نەخۆشیەک بوو مرۆڤاتی ئێشتا تووشی نەبوو بوو پێشتر ئەو توخمەیان کە کۆڤید-19 پێوت لەبەرەوە پاشاتێکی زۆری بە دوای خوا بەجێشتەوە مەشهورترینیان ئەو بێهێزی جەستە و شتێ نەخۆشمێ 6 مانەوەیە یعنی ئەڵە 6 مانە لە بەر کۆرۆنام گرتو تا ئێستا جسمم نایکە ئیشێکەکەم ئەبێ بۆی دانیشتم بە تایبەتی ئەوانەی کە جیلی یەکەم و کە خۆیان نەکوتی بوو ئەوە پاشاتەکانیان زۆر زیاتر تووشە بێ یەکێک لەو پاشاتە ئیزعاجانەی لە دوای کۆرۆنا دروستە بێ دروستبوونی ئەو حساسێتەیە خەڵکێکی زۆری کردو بە نەخۆشی ڕەبوو بە تەواوەتی
یعنی نەک ئاڵۆشێکی کەم بە تەواوەتی کردەتی بەڕەبوو بەشیان خۆیان حساسێتیان نەبووە ئەوی دکتۆر من بە مناڵی بیری مێ دایکم دەستی گرتم زوو تووشی قەسەباتە بووم بەڵام لە مناڵیوە نەمبینیوەوە هەتا ئەم کۆرۆنایم نەگرت کە کۆرۆناکەم گرت ئێستاستەکەم وەکوی مناڵیم وام لێ هاتوتەوە هەمووی پەیوەندی بۆ مۆزوعەیە کە پێم وتی ئەو مێمۆری سێڵانە زۆر گرنگە تۆ ڕاهێنانی پێ بکەیت کۆرۆنا شتێکی بەقوت بوو خەڵکێکی زۆری تووشی حساسێت کردووە خۆشبەختانە چارەسەر ئەکرێ بەڵام ئەبێ پلەکەی و دەرەجەکەی و تاکەی و یعنی ئەبێ ئەو شتانی بۆ چاکرێت خۆیان دەست نەکەن بە چارەسەر لەم کاتە سەردانی پزیشکی شەوێ دەرمان وەرنەگرێ باش سەری لێ تێکنیا لە بەرگریەکە زۆر زۆر سپاس دەکەین دکتۆر زانیار سپاس بۆ زانیاریەکانت خۆش زۆر سپاس زۆر بەخێر بێ